دۆخی عێراق وەکو هەموو لایەکان دەزانن لە لێواری داڕماندایە. ئەدی لە کوردستان لایەنە سیاسیەکانی کوردستان ئایا بە تایبەتی تریش یەکێتی و پارتی ئامادەکاریان کردووە خۆیان بۆ هەموو ئەگەرەکان ئامادە کردووە بۆ هەر پێشهات و ڕووداوێک لە عێراقیانە. دەمانەوێت لەسەر ئەم دووتەوەرە هەم لە کوردستان هەم لە عێراق قسەی زیاتر بکەین بە میوانداری زۆر بەڕێز عارف ڕوشدی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک عارف زۆر بەخێر بێن، سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان. بە سەرچاوان با لێەوە دەست پێ بکەین پەیوەندیەکانی پارتی لەگەڵ لایەنە سیاسیەکانی کوردستان چۆنە، بە تایبەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمەیان زۆر گرنگە بۆ هەموو لایەک. دیارە ئەگەر ئێمە بە لۆژیکی سەیری مەسەلەکان بکەن دەبێ ئەو پەیوەندیانە ئەرێنی بن. بڵێ و لە ڕاستیشدا ئێستا هەوڵی زۆر هەیە بۆ لێک تێگەیشتن و بۆ گەڵالەکردنی کارنامەیەکی هاوبەش لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستاندا و هەروەها لەگەڵ لایەنەکانی دیکەی کوردستانی. بۆ ئەو وەبەستەش چەند جارێکە بەبوونەی بڕیاردان لە مەسلەی هەڵبژاردن جەنابی سەرۆکی هەرێم لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان کۆبووتەوە بە ئامادەبوونی نێری نەتەوە یەکگرتووەکان و بڕیاریشە کۆبوونەوەیەکی تریش لە سەرەتای مانگی داهاتوو ئەنجام بدرێت. ئەو هەوڵانە بۆ ئەوەیە لەو کێشانە دەست پێ بکەین کە جێگای مشتومەڕە وەکو هەڵبژاردن و چۆنیەتی ئەنجامدانی هەڵبژاردن ئەوە دەبێتە دەرگایەک بۆ ڕێگا خۆشکردنێک بۆ لێکتێگەیشتن لەبارەی بابەتە سیاسیەکانەوە بە تایبەتی ئەو بابەتانەی کە پەیوەندیدارن بە هەرێم و بەغداوە. چونکە ئەگەر ئێمە لەبەر ڕوشنایی ئەو باردوخینە هەمواری عێراق وەزعەکە هەڵسەنگێنین لە هەموو لایەک خوازراوە کە لە ئاستی بەرپرسیاری تدا بێت. ئەم ئالو گۆڕەی سیاسی کە ئێستا لە عێراق لە گۆڕێدایە و کە دەگەیشتە ئەنجام ئەگەر وا بڕوات و ئێمە ئامادەکاریمان نەکرد بێتن احتیمالە زیان بەخش بێت. زۆر باشە کاک عارەگانی کێشە لە کوردستاندا هەیە با تۆزێ بە ڕاشکاوانە قسەی بکەین لەسەرەوە بۆ خۆ دەزانی هەڵبژاردننی پەرلەمان تازە ئەم ساڵ ڕەنگە ئەنجام نەدرێت، یان ئەمە زۆر گرنگە پێکهاتنی یەکێتی و پارتی بە دەرەجەی یەکەم ئەوسا لایەنە سیاسیەکانی ئەوسا بۆ ئەوی بتوانن ڕوبەڕووی ئاستەنگ و ئالەنگاریەکان ببنەوە. هیچ ئومێدێکەیەکەوە بتوانن ئەوەندە نزیک ببنەوە کە ئیتر ئەگەر هەڵبژاردننی پەرلەمان چەند مانگی دواخرا ئەنجام بدرێت. پارتی لە هەوڵایە ئەو لێکتێگەیشتنە دروست بێت. باشە وا بڕیاریشە لە ئایندەیەکدا کۆبوونەوەیەکی هاوبەشی هەردوو مەکتەبی سیاسی ئەنجام بدرێت و دەرەنجامێکی باشش جاڕوان دەکرێت بۆ ئەو کۆبوونەوەیە کە کارنامەیەکی هاوبەش دابڕێژن بۆ قۆناغی ئێستای سیاسی هەم لە کوردستان و هەم لە هەرێمی زۆر لە عێراق. زۆر باشە کاک عارف بە بینە سەر ئەگەرەکان ئەوسا دێمە سەر مەسەلەکانی عێراق. پێت وایە سەرکردایەتی سیاسی کورد هیوادارم ئەمە ئەنی زۆر بە ڕاشکاوانە قسە لەسەر ئەمە بکەین خۆیان ئەمانە سەرکردەی سیاسین خۆیان بۆ هەموو ئەگەرەکان ئامادە کردووە عێراق لە لێوانی داڕمانایە و بە پێی چاودێرانیش مێژوویەکی نوێ لە عێراق بڕێوە ئامادەکاری ئەنی خۆیان ئامادە کردووە بۆ ئەگەرانە. هەر لایەنێک ئەگەر قسەی لەگەڵ کەی ئەو قسەنە ئەکا دەڵێ خۆمان ئامادە بکەین و خۆمان تەیارکەین و بۆ ئەوەی بەرگەی هەر گۆڕانکاریەک لە عێراقدا بگرین. بەڵام هێشتا لەسەر ئەرزی واقع بە شێوەیەکی هەستیار شتێکی وا ڕووی نەداوە. بەڵام واتای ئەوە ناهێنێ کە ئێمە ڕژبین ببین هەچکو هەوڵەکان بەردەوامن بۆ گەیشتن بەو قەنەعەتە گشتیەی کە کارێکی هەوبەش و هەڵوێستێکی هەوبەش بەرەمبەر بە ڕووداوەکانی عێراق. زۆر باشە کاک عارف با بینە سەر دۆخی عێراق، یعنی با وازنەوە بێن دۆخی عێراق بۆ خۆ دەزانی و هەموو لایەکیش بار دەزانن لە لێواری تەقینەوە پێکدادانەیە. ئەمڕۆ سەدر لە ڕێگەی وەزیرەکەیەوە تویتێکیکەی کردووە کە بەڕاستی مایەی هەڵوەسە لەسەرکردنە دەڵێ ئێمە ئامادەین پەرلەمان هەڵنەوەشێتەوە بەڵام حکوومەتێکیش پێک بێت بەڵام بە مەرجێک هەرچی حیزبی سیاسی هەیە لە عێراق لە 2003ەوە هەرچی کەسێک لە پەرلەمان وەزیر ینی والحاصل پلە تایبەت لە بەڕێوەبەرێکی گشتیەوە نابێ ئەمانە هیچ کەس بەشداری لەم حکوومەتە نوێدا بکە. باشە خەڵک لە چۆ دێنێن ئێمە هی کردەیە
پێم وایە ئەوە بەشێکە لە نائارامترکردنێکی زیاتری بارودۆخەکە چونکە ئەو بارودۆخی ئەمڕۆ لە عێراق گەیشتوتە ئاستێک مەترسی زۆری بەدواوەیە یعنی دوور نییە ئەگەر وا بڕوە بگەنە ئاستێکی بەریەککەوتنێکی توندوتیش چونکە زۆر جار لە وڵاتاندا ئەگە وەکو ئەزمونش باس بکەین لە ئەنجام لێک تێنەگەیشتن زمینەیەک لەبار دزبە بۆ بەریەککەوتنی توندوتیژی وە شەرت نییە ئەو توندوتیژیە بڕیار لێ بدرێت لە لای سەرکردە سیاسیەکانەوە دوور نییە لە سوچێکە دوو گروپی دژ بە یەک بەڵێ لەگەڵ یەکە یەکانگیر بن ئەشتەقێتەوە ئەگە شەڕیش دەست پێکرا ئاسانە دەست پێکردنەکەی بەڵام زۆر زەحمەتە دامرکاندنەکەی ئەمە یەکێکە لە احتیمالات ئەگەر هات و وەزعەکە وا بڕوە ئەو بچوونەی ئەمڕۆیان باس کردووە یان هەر بچوونێکی دی پێویستە لەسەر مێزی گفتوگو باس بکرێت ئەم تێڕوانینە بێ یان تێڕوانینەکانی تری سەبارەت بە هەڵۆشەدەوەی پەرلەمان بە یان هیچتر بێ پێویستە لەسەر مێزی گفتوگۆ ئەم بابەتەی ئەمڕۆ کە باز دەکەین وەکو تەنگیژەی عێراق بەبێ لێک تێگەیشتن بەبێ گفتوگۆی هەموو لایەنە بەشداربووەکانی لای پرۆسی سیاسی بە تایبەتی دەڕاوی سەدەر ممکن نییە بگەین چارەسەری زۆر باشە کار عرب دو پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێت و من زۆر سپاسی دەکەم بەشێک لە چاودێرانی هەم دەرەوەی عێراق هەم لە ناو عێراق پێیان وایە باشترین چارەسەر بۆ ئەم دۆخی عێراقەوەی عێراق بکرێتەوە ژێر بەندی حوتینەتەوە یەکگرتوەکان تا دۆخەکە دامرچێتەوە و لایە بەلایەکداکەوێ ئێوە لەسەر ئەم بابەتە دەڵێن چی ئەمە قابلی قبوڵە پێم وایە ئەگە عێراقیەکان نیشتیمان پەروەرانە بیر بکەنەوە ئەتوانە خۆیان چارەسەری بدۆزنەوە ئەو سیستمە سیاسی ئەمڕۆ هەیە لە عێراقا هەرچەندە وەکو خۆی جێبەجێ نەکراوە وەکو سیستمێکی فدرالی یان دەبێ وا بکەن هەمومان قەنەعەت بەوە بێنین سیستمی فدرالی وەکو خۆی بەپێی دەستور جێبەجێ بکەین یان دەبێت بچینە ئاستێکی تری بەڕێوەبردنی کە ئەوش خۆی لە کنفدرالیدا دەبینێ ئەو کاتە سێ هەرێمی سربەخۆل لە چارچەوەی وڵاتێکی یەکگرتوودا دروست دەبێت و دەتوانین هاوکار و هەماهنگ بە لەگەڵ یەکترا و ئەو هەموو بەریەکەوتنەش نامێنن زۆر باشە زۆر بەڕێز عارف ڕۆژدی ڕایشکاری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان گەلێک سوپاس بەوە بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوەش